سەرەتای هەموو پرسیار بەرلەوەی بچمە ناو پرسیار و بابەتەکان پێم خۆشە باسی چیرۆکی ژیانی خۆتمان بۆ بکەی دکتۆر. والله اینجا خۆی لە بیرم بێ لە زۆر کەناڵ باسمان کردو. وڵای پێم خۆشە بۆ ئێمەش باس بکەین لە خزمەتتان. سوپاس دەکەم. من خۆی ساڵی 1960 لێرە لە سلێمانی لەدایک بووم. گەڕەکێک پێڵەن گەڕەکی سەرسەقامێکێکە لە گەڕە کۆنەکانی سلێمانی. ئیتر دوای بەهۆی زوڵفی سیاسیەوە باوکم ماڵەکەی گواستەوە چووە بۆ گوندی قەرستان ئەوەی لای شاخی پیرەمەگرونە. من قوتابخانەی سەرەتایم لێوە تەواو کردووە دوای هاتوومەتە سلێمانی ناوەندی و ئامادەیم لێرە تەواو کردووە من ئامادەی چووم و ئامادەی پیشەسازی سەناها دوای ئەوە لە مەحەدی نەوت وەرگیرام ئیتر وازم لێنە حەزم لێ نەبوو هاتمەوە تاقیکردنەوەی دەرەکیمە ئیمتحانی خارجی پۆلی شەشی ئەدەبی ئیتر بەهۆی ئەوە لە زانکۆی مووسڵ وەرگیرام بەشی پەروەردە و دەنووزانی. خۆت پێت خۆش بلەو بەشە وەرگیرا یانی یەکەم جار نەوەڵڵا بۆ ئینسان ڕازگۆ بێ بۆچی پێم خۆش نەبوو لەبەرەوەی شارەزاییم تیان نەبوو یانی هیچم نەخوێندبەوە لەو بارەوە تەنیا شارەزایم من لە بواری هونەرا هەبوو حەزم لە نواندن بوو. ئیتر بۆژم بەو نیازش تاقیکردنەوە کرد لە ئەکادیمی هونەرە جوانەکان وەرگیرام ئیتر نەگیرین بەهۆی زوڵفی سیاسیەوە دوایی ناوەکەمان چوانێ بۆ قوبوڵ مەرکەزی و لە زانکۆی مووسڵ دەرچوو بەشی پەروەردە و دەنووزانی هەندێک کەسەوی وەڵا شێتە بیبچیتەوە قسمە و خەڵک وا تێگەشتبوو لە فیلمی مستەڵی وشت ئەمەگە باسی ئێستاش ڕەنگ زۆر کەس بە جوانی لەو بابەتە تێنەگەیشت بەڵام بڕاتە بێ ڕۆژ بە ڕۆژە و بابەتانەیەمان خوێن هەر باسی خۆتیە کرد باسی کۆڵگایە کرد باسی دەروون ئینسانیە کرد باسی کەسێتی ئینسانیە کرد باسی کێشەکان ئینسانیە کرد باسی لایەنە گەشە ڕووناکەکانی مرۆڤ لایەنە تاریکان ڕۆژ بە ڕۆژ لاو خۆشەویستە بوو تەنانەت من و کوڕێک کە هەردووکمان کورد بووین لەو بەشە تەنیا ئەو دوو کوڕە ئەو دوهۆکی بوو لە دوهۆک بوو من لە سلێمانی هەردووکمان یەکەم و دووەمی و بەشە بووین لەسەر هەموو عەرەبەیە تصور کە عەرەبیەکەمان هەر باشیش نەبوو یە و لایەن دووەک باشتر بوو لە من بە سلێمانی دراسەمان بە کوردی بوو عەرەبیەکەمان باش نەبوو. دوایەوە لە ماستێر وەرگیرام دوایەوە دکتۆرام تەواو کرد هەر لەم بوارەیە یعنی من لە بۆیە من لە ڕێی بەرنامەکەتانەوە بە گەنجەکانمان ئەڵێم قەت کۆڵمەیە لەوانەیە مەسەڵەن لە پۆلی 12 نمرەیەکی کەم بێنێ خۆتوانی بۆ نمونە کۆلێت شەیە لەو کۆلێت جا بەو نمرەکەمە وەرگیرێ ماستەر و دکتۆرا بخوێنی دەتوانانی لەو بوارە کە مەسەڵەن بۆ نمونە بەڕێستان زۆرش پێتان خۆش نەبووە بەس چەند کەسێکی سەرکەوتوتان لێ دەرچووە لەم بوارە بێشەی ماخان زۆر شتێ مەرج تۆ یەکەم جار حەزت لێ هەبێ بەڵام مهم بابەتەکە ئینسان لە هەر شوێنێ بەبێ دەنووزانی بزانێ یعنی تۆ مرۆڤێکی ئێستا تۆ جەنابە پێویستە پێێتی وەکو خۆت وەکو خود لە خودی خۆ تێ بگەیت کەسێتی تۆ چییە حەز و ئارەزوەکانت چییە بۆ لە پڕ بێزارەبی لە ژیان بۆ تۆڕابی بۆ عەسەبیەبی بۆ لە خۆ تۆڕق لە یەکێکە بۆ یەکێکە خۆش ئەمە وەکو ئینسان خۆت یعنی عالەمێکی تایبەتە ئینسان جا هەر کەسێ خۆی بناسێ خواژە ناسێت دووەم تۆ سبەینێ مەسەلەن جەناب نازانم هاوسەرگیری و کردویانە ئەوی بەدایک کەسێک ترێتە ژیانتەوە کە پێڵێن هاوسەر سایکۆلۆژیتێکی جای هەیە یعنی ژن سایکۆلۆژیتێکی جای هەیە من کتێبێکم نووسیوە لەسەر سایکۆلۆژی ژن و پیاو حەزەکەم جەنابیشت و زۆربەی بینەران بەوەی لە یەکتری تێبگەن هەر کەسێک لە سایکۆلۆژی یەکتری تێبگا ژن و پیاو بڕابی ڕەژەی تەلاق زۆر کەمە بێتەوانێ اینجا ئەمانە هەمووی ئەگەر جەنابێ لە بوای ڕاگەیاندنە گرنگە شارەزاوی لە ڕاگەیاندنە هەبێ یعنی ئەو قسەی جەنابێ دەکەی چۆن تەسیری لەسەر بینە دەبێت ئێمە شتێکمان هەیە جەنابێ سەکە قساکەی بەرنامەیەکی وەکو سەرچاوەیەکە نامەیەکی پێ شتێکی پێگەینی بۆ خەڵکە دەتوانی ئەو نامەیە بە قورسی و بە مستەڵەحات و بە زاراوی قورس بیڵێ خەڵکەکە تااقەتیان نەبێت سەر بیگۆڕن خەڵە کەناڵیشتر ئەشتوانی وای لێ بکەی بەردەوام متابعە و بکاو مەسەڵەن بۆ مناڵەوەی سایکۆلۆژی مناڵ بزانێ ئەبێ و شتانە باسکەی کە لە فەرهەنگی مناڵە هەیە بۆ هەرزەکان ئەیگۆڕی بۆ ژن ئەیگۆڕی بۆ پێ ئیتر لەبەرەوە لە هەر بوارێک کابی تۆ پێویستە بە دەروونزانی هەیە.